هەوڵەکانی ڕوبەڕووبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا لە پارێزگای هەڵەبجە بەردەوامن. ژووری ڕوبەڕووبوونەوەی ڤایرۆسەکە هەڵمەتی ڕژاندنی دەرمانێکی تایبەتی بە بازاڕ و شوێنە گشتیەکانی پارێزگاکەدا دەست پێ کرد. لە کۆنگرەیەکی ڕۆژنامەوانیدا پارێزگاری هەڵەبجە ڕایگەیاند سنوورەکانیان داخستووە و ئەو ئاژەڵانەش لە ئێرانەوە بە نایاسایی هێنرابوون لەگەڵ دەرمان و کەرەستە پزیشکیەکاندا دەستیان بەسەردا گیراوە. هەرچی مەرسەیە داخراوە یەک مەرزی کرانەوەمان نییە، بەڵام خۆتان نەزانن هەڵەبجە 170 کیلۆمەتر وەکو پارێزگا بەکوێوەیە بە سنووری کۆماری ئیسلامی و بە پارێزگای کرماشانەوەیە لە ڕێگەی قاچاقەوە پێرێ 51 سەر حیوان هاتووە، هەر 51 خۆشبەختانە برادەرانی ئاسایش گرتویانە و دەستیان بەسەرا گرتووە لەبەرەوە ئانیکەیشتی چکە نییە. پزیشکێکی هەناوی کە سەرپەرشتیاری ڕاستەوخۆی سەرجەم کەرەنتینەکانە بە دەنگی ئەمریکای ڕاگەیاند پێویستە هاوڵاتیان لەم دوو هەفتەیەدا زیاتر پابەندی ڕێنمایەکان بن و چەند ڕێنمایەکی دیکەشی خستە ڕوو. ئەم دوو هەفتەی کە دێ بۆ ئەو مهمە هەچ کەسێک گومانی لێ بکەین لەم کەسانەوە توش بن، بۆیە ئەو چرێکە ئەم دوو هەفتە مهمە لەبەرەوە بێ هەوڵەکانی خۆشەویست زۆر وریابن کەمترین قەرەباڵخی کەمترین بەرکەوتن لەگەڵ خەڵکا لاسام حەڵا کەسێک لە ئێرانەوە هاتووە یا لە شوێنێکەوە هاتوۆتەوە بە زووترین کات تیمە تەندروستیەکان ببینێ و هەچ کەسێکی کە گومانی لێ ئەکرێت کە حاڵەتەکەی هەبێ ئەگەر سەفەریشی لەکردبێنەوە و لە کەسێکەوە توش بوو بێ و بەخۆی نەزانی بێ وا باشترە سەدانی تیمە تەندروستیەکان بکات. تیمەکانی ژووری ڕوبەڕووبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا بڕیارە لەمڕۆدا تەنها سنتەری پارێزگای هەڵەبجە پاک بکەنەوە و لە ڕۆژانی داهاتوودا دەچنە ناحیەکانی سیروان و خوڕماڵ و بیارە و بەمۆ. ئەمەم هەڵمەتە هەڵمەتێکی با بڵێن نیشتیمانی هەڵمەتەکە بە سەرپەرشتی پارێزگار و بەڕێوەبەرەتی تەندروستی و شارەوانیە کرێ و ئەم هەڵمەتە ئەمڕۆ دەست پێ کراوە سەعادەی سەر لە بەیانی هەموو ناوشاری هەڵەبجە گرێتەوە بۆ ڕۆژەکانی کە چینە ناحیە و قەزاکانی بڵێن شوێنەکانی کە و هۆرامان و بیارە و تەوێڵە. ئەم مادەی کە ئەڕژێ مادەی ڤێرکۆنە ڤێرکۆن مادەیەکە کە دژە ڤایرەسە واسپاس بەخوایستە هەموو ناو بازار و دوکانەکانی هەڵەبجە تاقیمەکرێت. پاکردنەوەی ناوبازاڕی هەڵەبجە لە کاتێکدایە لە ئێستادا تەنها 40 هاوڵاتی لە کەرەنتینەکاندا ماون، دوو هاوڵاتیش کە گومانیان لێ دەکرا لە ژێر چاودێری چڕدا بوون بە پێی ڕاگەنراوێکی بەڕێوەبەرایەتی گشتی تەندروستی هەڵەبجە پشکنینەکانیان ئاسایی بوون و زۆرینەی شوێنە گشتیەکانیش تا ئەم ساتە داخراون. فەرحان هەورامانی، دەنگی ئەمریکا، هەڵەبجە.